بەڵێ کاکزان ئاسڵاو لێەوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدیار ئێستاکە لە بەرگای مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەی گشتی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوەچێ لە چوارچێوەی بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتیەکانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە ڕێکخراوە کاریگەر و گرنگەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەشدارێکی بەرفراوان و کارایان هەیە لە کۆبوونەوە گشتیەکاندا و هەردوو ناوەندی سلێمانی و ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە چوارچێوەی کۆبوونەوە گشتیەکانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی ئێستاکە کۆبوونەوەی گشتی خۆیان ئەنجام دەدەن. دیارە هێنی ڕابردوو ناوەندی زانکۆ و پەیمانگەکان بە ئامادەبوونی زیاتر لە 80 ئەندام و کادر کۆبوونەوەی گشتی ئەنجام داوە. ئێستاکە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی ئێستا کە زیاتر ناوەندی ئامادەیەکان دەکات ئەویش باوەندی زیاتر لە 60 ئەندام و کادر کۆبوونەوەی گشتی خۆی ئەنجام داوە. ئێستاکە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی کاندیدەکان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان دەستی پێکردووە. ئەو ناوانەی کە دیارە ئەوانە خۆیان کاندید کردو ئەندامان و کادران پەیتا دەنگە دەن بۆ ئەندام و کادرانی کە خۆیان مەبەستیانە بۆەوەی کە ببن بە نوێنەریان لە کۆنفرانسە ناوچەیەکان دواتریش لە کۆبوونەوەی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بۆ قسەکردن لەسەرەوەی کە تا چەندە گەنجان ومێد و هیوایان هەیە بە کۆمەڵی ئیسلامی و تا چەندە کۆمەڵی ئیسلامی گرنگی بە گەنجان داوە. ڕۆمە لای یەک دوو گەنج کاک ئەحمەد تەشریفی تێرەوە ئەحمەد سڵاو لێبێ تۆ ڕۆ بەشداری لە کۆبوونەوەی گشتی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ کۆنگرەی چوارەم کۆمەڵی ئیسلامی تا چەندە گرنگی بە گەنجان داوە؟ بەڵێ وەکو دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە شێوەیەکی سەرەکی هاندەر و یارمەتیدەری گەنجان بووە. وەکو ئەبین ئەمەش کە دەنگدانە بۆ یەکێک لە گرنگترین قۆناغەکان کە ئیش کۆنگرەیە کە لەلایەن گەنجانەوە هەڵەبژێرێت. ئەمە نیشانێکی گەورە و دیارە کە لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە هانی گەنجان ئەدادوە پشت بە گەنجان ئەبەستێت بۆ وەرگرتنی پرسوڕاکانیان. گەنجێک تا چەندە دڵخۆشی بە کۆمەڵی ئیسلامی؟ من وەکو خۆم دڵخۆشی گەورەم هەیە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی چونکە لەم ڕۆژەیە ئەم کۆمەڵگای ئێمە پێویستی بەوەیە کە لایەن گەنجەوە هەستێتەوە. وەکو ئەبین ئێسش سەرجەم ئەندامەکانی ئێرە هەموو گەنجن و کۆمەڵی ئیسلامی زیاتر کارەکانی لە ڕێگەی گەنجەکانەوە ئەنجامەدا. سپاس بۆ کاک ئەحمەد. لە ڕۆمە لای خاتونێکی بەڕێز بزانم ئەوان ڕایان چۆنە. خاتون ئەگەر تەشریفین تێرەوە سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ تا چەندە دڵخۆشن بە ئەوەی کە ئەمڕۆ بەشدارن لە کۆبوونەوە گشتەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئامادەکاری کۆنگرە و تا چەندە کۆمەڵی ئیسلامی گرنگی داوە بە گەنج وە لە نێویشیدا بە خوشکی گەنج. ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی ئیسلامی زۆر دڵمان بۆ خۆشەکە لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ بەشداریمان کرد لە کۆبوونەوە گشتەکان چونکە ئێمە زۆر دڵنیان کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە گرنگی بە گەنج داوە بوونی ئێمەش لەم ڕێکخراوە ئەم جۆش و خۆشەکە لێرەش گەنجانی بینین کە بەشدارن لە کۆبوونەوە گشتە سەرمێنەری ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە داکۆکی لە مافی گەنجان کردو گرنگی بە گەنج داوە. زۆر سپاس دەکەم کاک زاناوەی بینی ئێستاکە دیمەنی دەنگدان وەک باسم کرد لە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک هەموو بارەگا و ئەنجومەنەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی گەرم و گوڕێکی زۆرەیە بە تینێکی زۆرەیە بە دەمەواتنێکی زۆر باشەیە بەوەی کە گەنجان دەیانەوێت بەشدار بن لەم پرۆسە گرنگەدا کە پرۆسەی هەڵبژاردننی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. وەڵای سپاس بۆ پەیامنەرمان ڕاستی حەمە ئەمین کە لە سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە لە کۆبوونەوە گشتەکانی قوتابیان بەر لە ئەنجامدانی کۆنفرانس و کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵمان بووی.